لەگەڵ دەستپێکی سەرماوسۆڵە و وەرزی بارانبارینی ئەم ساڵ گرفت و ئاستەنگ لە بەردەم چۆنێتی ژیان و گوزەرانی خێزانە ئاوارەکان لە کەمپەکانی ناحێی عاربەتی سەر بە پارێزگای سلێمانی دروست بووە. هەرچەندە لایەنە پەیوەندیدارەکانی ئیداری پارێزگاکە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی و ناوخۆی هەرێم درێغیان نەکردووە لە گەیاندنی دەستی هاریکاری بۆ خێزانەکان، بەڵام لە ئێستادا بەهۆی دەستپێکی سەرما و بارانبارینەوە خێزانە ئاوارەکان چاویان لە گەیاندنی هاریکاری زیاتری لایەنە پەیوەندیدارەکانە بۆ ئەوەی لەم وەرزەدا گرفتەکانیان چارەسەر بکرێن. پێویستە نەوت هەمووی زرورترە. ئێستا تقریبان هێشکە باران هاتەوە ئەمە زۆر خراپە. زانی زوستانە وەرزی زوستانی نەوتە نە هیچ نینە، هەتا ئێستا نەوت تەوزیع نەکرینە. ئەم ینی هەموو منالێت کچکن ناتوانن لە کەمپێ بژین، ینی سەرمایە بێ بارانی بێ ئەوەی وەزعیمە زۆر خراپە وەڵی. ئەگەر نەوت نەدان وەڵا ینی عالم فەقیرە ناتوانین بەرمیلی نەوتێ بە 140,000 150,000 بکڕێ. بۆ زیاتر بە دۆداچوونی گرفتی خێزانە ئاوارەکان لەم وەرزی سەرما و بارانبارینەدا بەڕێوەبەری ئیدارەی کەمپی ئاشتی ناحێی عاربەتمان دواند. لە کەمپی ئاشتی لێسادا 2500 نزیکی 40 عایلە نیشەجێی کەمپەکەن. بۆ هاتنی وەرزی سارد و سەرما ئێمە بە هەماهەنگی پێشوەخت لە ڕێگەی پارێزگای سلێمانی و نووسنگی هەماهەنگی قەیرانەکان و ڕێکخراوی UNHCR هەستان بە دابینکردنی بڕی $200 بۆ هەر خێزانێک بۆ دابینکردنی پێداویستی زستانی خۆیان. ئەو خێزانانە خۆیان سەرپشکن لەوەی کە نەوتەکڕن یاخود سوتەم یاخود سۆبا و هەر پێداویستێکی تری زستانە ئەکڕن. وەکو پلانی پێشوەخت ئێمە بۆ زستان تەنها حکوومەتی هەرم لە ئێستادا ئەتوانێت تەنسیق و هەماهەنگی تەواو بکات لەگەڵ ڕێکخراوە لۆکاڵی و نێودەوڵەتیەکان بۆ دابینکردنی پێداویستیەکان بۆ ئاوارەکان. ئەوە بە پلانی پێشوەختە کە ئەکرێت. هەرچەندە ژیانی ئاوارەیی بە قۆناغێکی سەخت و دژواری ژیانی مرۆڤدا دەنرێ، چونکە لەلایەک مرۆڤ لە زێدی خۆی دوور دەکەوێتەوە، لەلایەکی تریشەوە گۆڕانکاری لە چۆنێتی ژیان و گوزەرانی دروست دەبێ. گرفت و کەم و کورتیەکانی خێزانە ئاوارەکانیش لەم وەرزی سەرماوسۆڵەدا هاوکاتە لەگەڵ گرفتەکانی قەیرانی دارایی و ئابووری هەرێم و کێشە سیاسیەکان. جگە لەوانش دوای ڕزگارکردنی ناوچەکانی ژێردەستی تێرۆرستان، هاریکاری ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش بۆ کەمپەکان ڕووی لە کەمبوونەوە کردووە. ئەمانە هۆکار بوون کە ئاستی هاریکاریەکانی حکوومەتی هەرێم و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی و ناوخۆش بۆ خێزانەکان کەم ببێتەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، کەمپی ئاشتی ناحێی عاربەت.